هەڵەبجە ناوەندی پارێزگای هەڵەبجەیە و بە یەکێک لە شارە گەورە و گرنگەکانی کوردستانی باشوور دەژمێرێت. دەکەوێتە نێوان هێڵی درێژی 46 پلەی ڕۆژهەڵات و هەردوو بازنەی پانی 35 بۆ 36 پلەی باکوور و 83 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە. ڕووبەرەکەی 1599 کیلۆمەتری چوارگۆشەیە و ئەو سەردەمەی کە لەسەر پارێزگای سلێمانی بوو لە 39.9 ڕووبەری هەموو ئەو پارێزگایی پێکهێنا. گومان لەوەدانیا کە هەڵەبجەی ئێستا لە سەردەمی فەرمانڕەوایی عوسمانیەکاندا دروست کراوە. یەک ڕابوونێک لەوەدا هەیە کە هەڵەبجە دوای ساڵی 1700 زاینی دروست کراوە. عاشیرەتی جاف دروستکەر و بنیادنەری هەڵەبجەن. وردە ئەم شوێنەی هەڵەبجە بەهۆی ناوداری شوێنەکەیەوە کە دەڕوانێت بەسەر دەشتی شارە زووردا زیاتر ئاوەدان بۆتەوە و تەنیا خێڵەکانی جافی تێدا بووە کە زیاتر لە 12,000 خێزان دەبن. ناوەندی ئاوەدانی شارە زوور بووە. پاشان خەڵکی تر هاتون و پاڵیانداوە بە هۆزەکانی جافەوە و زیاتر ئاوەدان بۆتەوە. لەسەر ناوی هەڵەبجە چەندین ڕاهەیە. دەڵێن کابرایەک لەو شوێنەدا لە کۆنەوە بێچۆ هەڵۆیەکی گرتووە و بەو شێوەیە ناوی لێنراوە هەڵۆپەچە پاشان بۆ بە هەڵەبجە. هەندێکی تر دەڵێن ئەو شوێنە زۆر دڵگیر بووە بەهۆی باخ و بێستان و ئاوشیناییەوە پێیان وتووە عەجەبجە لە زمانی فارسیەوە وەرگیراوە. پاشان گۆڕاوە بە هەڵەبجە واتە جێکی سەرسوڕهێنەر. هەندێکی تر دەڵێن کابرایەک پێش هەموو کەس هاتووە و ئاوەدانی کردوتەوە و ناوی هەڵۆبەک بووە. وردە ئەو ناوە بەهۆی گەشەکردن لە زمانی کوردیدا بووە بە هەڵۆجا یان هەڵەبجە. ئەڵێن ئەو ناوچەیە باخ و بێستانی هەبوو و درەختی هەڵوژەی زۆر بووە. بەهۆی گۆڕانکاری لە زمانی کوردیدا بووە بە هەڵەبجە. ڕیوایەتێکی تر ئەڵێت لە ساڵەکانی 1600 تا 1650 هەڵۆخانی ئەردەڵان هەڵەبجەی ئاوەدان کردوتەوە. هەر بە ناوی خۆی و ناوی ناوە هەڵۆچە پاشان بووە بە هەڵەبجە. تێکڕای بارانبارین لە ساڵدا 550 ملیمەترە واتە بە ناوچەی مسۆگەری باران ناو دەبرێ. لە باکووری ڕۆژهەڵات و باشوورەوە بە چیاکانی هەورامان و شنرێ و باڵامبۆ دەورە دراوە. بە درێژایی 75 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ئێراندا. دەشتی شارە زوور کە بە یەکێک لە دەشتە بەپیت و ناودارەکانی جیهان دەناسرێت بەشێکی گەورە لە ڕووبەری ئەم پارێزگایی پێکهێناوە. دەشتی شارە زوور بە ڕۆژئاوای شاری هەڵەبجە دەست پێ دەکات و لە ڕۆژهەڵاتی ناحیەی سوورداش کۆتایی دێت. لە ساڵەکانی کۆچی جوولەکە بۆ عێراق و ئێران و کوردستان ناوچەی شارە زوور و هەڵەبجە چەندین خێزانی جوولەکە ڕووی تێدەکەن و نیشتەجێ دەبن و لاپاڵ خێڵەکانی جافدا پەنا ئەدرێن. کاروباری بازرگانی ئەکەن لەو سنوورەدا بەمەش زیاتر ئەبێت بە مرکزێکی بازرگانی و ئاڵوگۆڕ لەو سنوورەدا. لە ساڵی 1970 حکومەتی بەعز بە چەکی کیمیایی هەڵەبجەی بردومان کرد و زیاتر لە 5,000 کەسی دانیشتووی هەڵەبجە شەهید بوون و زۆر لەو ژمارەیە زیاتریش بریندار بوون. ئێستا هەڵەبجە چوارەمین پارێزگای هەرێمی کوردستانە. بەرەو هەر لە نیگاکەی هەر سێو دیارە لە ڕوانینە بەرەو هەر لە نیگاکەی هەر سێو دیارە لە ڕوانینە هەڵەبجەکەم واخنچێ لە ژێر ڕێژنەی سێوبارینە هەڵەبجەکەم واخنچێ لە ژێر ڕێژنەی سێوبارینە کەی 5,000 پێوانە کەی 5,000 پێوانە تامەرجێکی وا بپێ تامەرجێکی وا بپێ هەڵەبجەم و هێرۆشیمە هەڵەبجەم و هێرۆشیمە بوونەتە دوولەتی سێوێ بوونەتە دوولەتی سێوێ